بەهۆی هاتنی وەرزی گەرما و بەرزی پلەکانی گەرماوە گەشتیاران لە خوارو و ناوەڕاستی عێراق و شارەکانی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و باڵەکایەتی دەکەن. ئەم گەشتیارانە ئەیان هەوێت لە کەش و هەوایەکی فێنک و سازگار بحەسێنەوە و ماندوویەتی شار و گەرمای بەتینی هاوین لە بیر خۆیان ببەنەوە. ئەمڕۆکە لە شاری بەردەڕەش هاتین بۆ سەیرانگای بێخاڵ و گەلی عەلیبەک. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی زۆر خۆشم بەدەستە لەگەڵ هاوڕێیانم لەگەڵ برادەرانم. بەهۆی پلەی گەرمیەکە وان لێ هاتیە بینە ئەو شوێنە گەشتیارە خۆ ئەوەکان، یعنی بۆی تۆزێک فێنکمان بێتەوە. ڕاستی گەرمایەکە زۆر ئەوەی کردوین، یعنی باوەڕکە بێزاری کردین. ئەو شوێنانە یعنی دەتوانێت یعنی بڕێک تۆزێک وەسە خۆمان بینەوە، یعنی نەکارەبا هەیەستا نەهی شتێک، يعني گەرمایەکەش ئەوەندە زۆرە پلەکەی ئەوەندە زۆرە تا خواڵێ بەس. والله احنا من محافظة ريال الحبيبة جينا نزور كردستان سفرة سياحية، يعني تمتعنا بهالجو الطيب الجميل ونشكر اخواننا الكراد على هالضيافة. من وەک هاوڵاتیەکی ئەم کوردستانە هاتووم بۆ سەیران بۆ ناوچەکانی کوردستان. لە تەختەقەوە هاتووم، هەرچەندە تەختەق شوێنێکی گەشتیاری خۆشە، بەڵام دیمەنەکانی کوردستان هەموو شوێنێکی هەر گەشتیاری و شوێنێکی سرنجڕاکێشە. بەڕاستی هەتا بکرێت شوێنەکانی کوردستان بەیەخی پێ بدرێت وەکو پاک و خاوێنی ڕێگاوبان زیاتر بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە. بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆمەکەی ساڵی ڕابردووەوە ڕێگای نێوان پردێ و کەرکووک داخرا. ئەمەش وای کرد گرفت بۆ هاوڵاتیان و گەشتیاران دروست ببێت و گەشتیاران ڕێگایەکی دوورتر ببڕن تا وەکو دەگەنە ناوچە گەشتیاریەکانی سۆران. بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران دەڵێت بەکردنەوەی ئەم ڕێگایە وا دەکات گەشتیاری زیاتر ڕوو لە دەڤەرەکە بکات. ئەو ئاستەنگانی دێنە بەردەم کەتی گەشت و گوزاری لەم دەڤەرە بەڕاستی بە شێوێکی گشتی ئەو ڕێگای نێوان کەرکووک پردێ هەولێر بوو، وای کرد کە بەڕاستی گرفتێکی زۆر بۆ ئێمە دروستکات لە کەرتی گەشت و گوزاری ئەم ساڵ. بەکردنەوەی وا دەکات ڕێژەی گەشتاری ئەوەندە بەرەبەرز بنەوە بڕواتن، چونکە ڕێگاکە 2 ساعات تقریبان درێژ بۆتەوە بەهۆی ئەوەی کە گیراوە. وای کردووە گەشتیاران 2 ساعات ماوە درێژتر بگەنە نێو پارێزگای هەولێر، بۆیە بەکردنەوەی وا دەکات ڕێژەیەکێکزار زۆری گەشتیاران ڕۆ ناوچەکە بن. دەڤەری سۆران و ڕەواندز و باڵەکایەتی پڕگەتی لە ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێش و خاوەن ئاو و هەوایەکی سازگار و فێنکە و لا بەشێک لە ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتیش بەفر دەمێنێتەوە و هەر ئەمەش وای کردووە سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆی ڕابچێشێت. بەڵام باخنەدانی حکوومەت بە ڕێگاوبانی بەشێک لە ناوچە گەشتیاریەکان هاوڵاتیانی بێزار کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری گەلی عەلیبەگ لە قەزای سۆران.